پار و پێرا شکاندرا بوو بەزە سەدەستیان پێکردێ دیارە ئەوانەش ئەو مەجموعەشیان شکاندیە کەسانێک نەخۆش و نفسیان هەبوو کۆژ ئەو شتە ڕوویدا ئیبرا مەسیحیەکان بە قەبرستانی ئەوبەری کامیری لێ کامیری حکومەتی لێ کامیری خۆمان لێیە پارێژ لە بازاڕی یەشکر هەندێک چێری شکاند بوو بەس حکومەت زوو هاتە خەتگرتی سێ چێرە دوو شێرە لەو دیژەوی شکاندرایە ئەوژی پارە شکاندنی چێلی گۆڕەکان لە نێو قەبرستانی شێخ ئەحمەد خەریکە لە حالەتەوە دەبێت بە دیاردا. سلااوتان لێبێت ئەحمەد هەرکیم لە گۆڕستانی شێخ ئەحمەد لە شاری هەولێر هاتوین ئەم دیمەنانەتان بوو بگوازینەوە کەەوە لە چەند ڕۆژی ڕابردوو یاخود لە دوێنێەوە بووتە باسوخواسێکی گەرم لە نێو تۆڕە کۆمەڵاتەکان کە ئەویش ژمارەیەکی زۆری چێلی قەبرەکان لە نێو گۆڕستانی شێخ ئەحمەد بە هۆکارێکی نادیار شکێنراوە. ئەو شوێنەی کە منی لێم ئێستا حەوت گۆڕی لێیە جگە لەوەشی کە چەند گۆڕێکی تر لە چواردەوری ئەم گۆڕانە هەن هەمویان چێلەکانیان شکێنراون و کەس نازانێت هۆکاری شکاندنی چێلەکان چینی. اینجا شێخ ئەنەسم لەگەڵدا یەکێکە لەو کەسانەی کە لە نێو گۆڕستانی شێخ ئەحمەد کاری هەلکردنی گۆڕ دەکات ئەو زیاتر زانیاری لە سلااوت لێبێ یا شێخ بەخێرێن سەرچاوم پێم بڵێ چێن ئەو کەسانەی کە ئەم گۆڕانە دەشێنن لە کێوە ئەمە ڕووی داوە. وڵی خوا نەبی کەس نازانی ئەمە لە قەبرستانی شێخ ئەحمەدی ئەو بەرینە کە قەبری لێ دێن بەدەست بە عەفارە لە پێجەکان تۆڕە کۆمەڵاتەکان کە دیتمان براو بووە ئەو چێلانیان شکاند بوو جێداغا ئەوە پار و پێرا شکاندرا بوو بەزەی سەدەستیان پێکردێ دیارە ئەوانەش ئەو مەجموعەشیان شکاندیە جێداخە بەڕاستی پێشتر ئەمانەی پێشتر ئەوانە شکێنراینە 25 هاتمەوە قەبرم لێدا 2025 ئەو چێلانە شکاندرا بوو بەس سەدەستیان پێکردێ دیارە ئەوانەشیان شکاندیە باشە ئەوەیان کۆتا جار وەفات کە قەبرەکەم نووریدان بەدەستی باش. زانیاریتان هەیە چێن ئەو کەسانی کە دەست لۆ گۆڕ دەبن لۆ چێلی قەبرەکان دەبن کارەکەی چییە؟ دەبێ حکومەتی کۆنووری سبکە ئێستا قەبرستانی ئەوبەری کامیری لێ کامیری حکومەتی لێ کامیری خۆمان لێیە بەزێشکوان قەبرستانەکە زۆر لە ناویەکە و پڕە لە بە هەندێک چیوادیانی ئەگە مارەکان کامیرەی چاودێریان هەبێت لێ کامێرەی چاودێری نیە لە نێو گۆڕستانەکە نانە لێرە نییە بەس ئەو بەری لێتی حکومەت لێتی ئێستا قەبرستانی کەزانی لێتی قەبرستانی شێخ ئەحمەدی لێتی قەبرستانی محەممەد خێرش لێتی بەس ئەو قەبرستانەشی حامە ئەوەیە کامیری چیوادی نییە. باشە بەڕێستان لە مێژە لێرەنە کار دەکەن و ئیشیەوە هەلکەندنی گۆڕە ئەم حاڵەتانە زوو دووبارە دەبنەوە ئەوە پارەشتە ڕوویدا بەس پارێژ لە بازاڕی یەشکر هەندێک چێری شکاند بوو بەس حکومەت زوو هاتە خەتگرتی کابرەت نەخۆشی نەفسی هۆشتانی هەبوو پێم وابی گیرە. باشە ئەوی دەیبینم زۆر نین ئەوانەی دەوروبەری خۆ ئەمانەش هەمووی چێلە بۆچی تەنها ئەم شوێنە بە ئاماژگیرەوە بەخوای لێکۆڵنەوەکە دەبێت لە حکومەتی لێگەڕێن نەک لە بوو من و دەستگای ئەحلام دەبێ حکومەت بڕێک بە سەبرە بەس بە زەبڕیشە لەسا شتانە لێکۆڵنۆشی ئەنجامەکەی بە دیار دەکەوێت چی و چی دەستی چێشە چکە بۆ دوای لە برێ لە کۆژ ئەو شتە ڕوویدا ئیبرا مەسیحیەکان چکە جێداخە بەڕاستی سپاسان دەکەم. باشە پێم بێت هەندێکی تریش لەو چواردەورە ئەوانی شکێنراینە وایە سێ چێرە دوو شێرە لەو دیژەوی شکاندرایە ئەوژی پارە نەگیاو سەر 2024 باش کەس نهاتوتە ئێرانە بۆ ئەوەی لێکۆڵینەوە بکات پرسیاری لە ئێوە لێران ئەوەیش حکومەتی کۆڵنووری سەر ئەنجام دەکرێمە وەکو گۆڕ هەرگراک وەکو شێغەنەس ئیشی مەقەبل لێدان وەشتانێ من ناتوانین برین لێکۆڕی لە سەخەکە حکومەت لێ دەگاتە ئەنجامە دەستەکەی ئینشاڵڵا کەشف دەکات و لێداتە یاسای. باشە پێ چاپێکەوتنەکەمان وتت ئەو کەسانی کە پێشتریش دەستگیر کرابوون چ جۆرە کەسانێک بوونە پێتان وا بوو کە مەسەڵەن ئەو چێلانەیان شکاند بوو لە بازاڕێوێ مزانی بووم بۆ دوایکە پار ئەندێک چێلیان شکات بوو کەسانێکە بوو نەخۆش و نەفسیان هەبوو بەناو چێلەکان کە توێ ئەندێک چێری سێ چێلێکی شکاند بوو ئەوە کارەکە بوو دەست خۆش ئینشاءڵڵا خوای گەورە کەشف دەکات. زۆر سپاس دەکەم. بەڵێ بینەران ئەگەر هاوکارە یارمەتی دەرم بێتن ئەگەر بیبینن ئەم گۆڕیان کە وەکو شێخ ئەنەسیش باسی کرد 25/5/2025 دروست کراوە ینی یاخود گۆڕەکەیان هەڵکردنیوە واتە نوێ ئەمە کۆتا جار ئەمانە شکێنراون ئەو دەڵێت ئەمانەی پێشتر لێرە هەبوونە ئەمانەیان مێژوو شکاندنەکانیان دەگەڕێتەوە بوو پێشتر کە 2 ساڵ پێش ئێستا یاخود زیاتر لە ساڵ و نیوەک پێش ئێستا ئەم گۆڕانە هەمووی شکێنراوە ئەو ئاماژەی بۆ ئەوش کرد کە بەشێکی تریش لەم گۆڕانە ئەگەر هاوکارم نزیک ببێتەوە بە ئەوە نیشتان بوو بگوازمەوە ئەمە لێرەش بە هەمان شێوە چەند گۆڕێکی تر ئەمە 3 دانەیە کە من لێرە دەیبینم
هاوکارم با دیمەنەکانتان بوو بگوازێتەوە ئەمانش بە هەمان شێوە چێلەکانیان شکێنراوە و بەردراوەتەوە هەمووی شێوێنراوە تاوەکو ئێستا نازاندرێت هۆکارەکەی چییە و چێن ئەو کەسانەی کە دەست بوو چێلی قەبرەکان دەبن وەکو باسیشم کرد لە سەرەتا خەریکە دەستبردن بوو چێلی قەبرەکان لە حالەتەوە دەبێت بە دیاردە کە وەکو دەیبینم بەم شێوەیە هەموو گۆڕەکان شێوێنراون پێش ئێستا ئێمە قسەمان لەسەر لەگەڵ بەڕێز ژیار جەلال بەڕێوەبەری دەستەی پاراستنی ژینگە کرد ئەو باسی لەوە کردکەوە هەر لە ئێستاوە ئەوان هەوڵ دەدەم پەیوەندی لەگەڵ لایەنە پەیوەندیارەکان هێز ئەمنیەکان بکەم بۆ ئەوەی لێکۆڵینەوەکان دەست پێ بکەن لەسەر ئەوەی بگەم بە ئەنجامێک بزانن چێن ئەو کەسانەی کەەوە چێلی قەبرەکان دەشێنن.